یارەکانی پێنجەمین پاڵانتیاندا زیار کەمال بۆ تێنی سەرزەوی دوای دەڕۆژ لە یارەکانی بەشداری نزیکەی 100 یاریزان و دوای ئەنجامدانی نزیکەی 100 یاری پاڵانتیەکە بە کۆتات. لە کۆتا ڕۆژی پاڵانتیەکە یاری کۆتایی چوارەز بەڕێوە چوو لە دێرینەکان و یاری تاگ ناسر عەبدوڕەزاق و وری عەبدولقادر بێگەیشتن دوای یاریی بێز و یەکسانیان بە کۆمەڵێک لە سوپەر تایبرێک ناسر عەبدوڕەزاق براو بوو بە ئەنجامی 10 خاڵ بەرامبەر بە 7 خاڵ و بۆ پاڵەوان. لە تەمەنی 14 ساڵ داین زەردەشت و هەنا ئەڤداڵ بێگەیشتن و داین بە ئەنجامی 2 کۆمەڵی بێوەڵام براوە بوو بۆ پاڵەوان. لاسی پێشکەوتوانیش دارە عەبدولقاهر و محەممەد ئەبوزەید بێگەیشتن و ڕکابرێکی لوتکە لە نێوان هەردوو یاریزانە بوو بە کۆمەڵێک یەکسان و سوپەر تایبرێک بۆ یەکلاکەرەوە بۆ داریان کردیا پاڵەوان. لاسی جوتی دێرینەکانی ژوورە عەبدولقادر و بەسام محەممەد بوونە پاڵان دوای سەرکەوتیان بەسەر شێرۆن فواد و ڕێبین کەیفی بە 2 کۆمەڵی بێوەڵام. لە ڕۆژی پێشکۆتای ژیاری کۆتایی خوارتەمەند 14 ساڵان بەڕێوە چوو محەممەد نیاد بوو بووە پاڵەوان. وەکو یاریزانێکی تەمەەن 9 ساڵی بەشداریان پاڵانێتیم کردووە کە ناسرا بە پاڵانێتی ئەندازیار کەمال. خۆشحاڵم کە بووم بە پاڵەوان لەم پاڵانێتە. زۆر سپاسی ڕاهێنەری خۆشەویستم دەکەم مامۆستا بژار و مامۆستا ڕێبین و دایک و باوکشم یارمەتیان داوم لە پاڵەوانێتە. سپاس بۆخوا پێنجەمین پاڵەوانتی بەشدار دەکەم لەو پاڵەوانتی مهندس کەمال. یەکەم پاڵەوانتی پلەی دووەم بەدەستێنا بەڵام پاڵەوانتی دووەم و سێم و چارم ئەو پێنجەمیش سپاس بۆخوا توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. دەستخۆشی لە مهندس کەمال دەکەم بەڕاستی ئەنی هەموو ساڵێ ئەم پاڵەوانتیمانەوە دەکاتەوە و ساڵ بە ساڵیش پاڵەوانتەکان بەڕاستی باشتر دەبی و یعنی زۆرترین یاریزان بەشداری دەبن لەسەر ئاستی عێراق و لە دەرەوەی عێراقش چەندین یاریزان بەشداریان کردو.